بەڕێزان ئەم کاتتان باش خۆشحاڵم بۆ جارێکتر بە دیدارتان شادەبم لە پرۆگرامی سەد کورسی لەگەڵ چەند بربژێرێکی بەڕێزی تر. تەورەکەشمان تەورێکی هەستیارە، تەورێکی گرنگە، ئەویش تایبەتە بە کۆچ و گەنجان. میوانە بەڕێزەکانم کاک مەیسەر نهێلی بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی دهۆک بە ژمارە 42، خاتو پەرێز عومەر بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 6 لە بازنەی هەولێر، مامۆستا هێمن محەممەد بربژێری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بازنەی هەولێر بە ژمارە 6، کاک بەڵێن عەبدوڵڵا بربژێری حیزبی زەحمەتکێشان لە هاوپەیمانی هەرێمی کوردستان ژمارە 2 لە بازنەی هەولێر، هەروەها مامۆستا سامان عەبدوڵڵا وەکو نووسەر و مامۆستایەکی زانکۆی سەلاحەدین لێرەیە. کێشی کۆچ و بێکاری گەنجان گەورەترین هەڕەشەیە لەسەر داهاتووی هەرێم. پێویستە حکوومەت پلانێکی گشتگیر دابنێت بۆ دروستکردنی هەلی کار و دابینکردنی ژیانێکی باشتر بۆ گەنجان. بەڵێ، بەڵام ناکرێت تەنیا پشت بە حکوومەت بەستین، دەبێت کردی تایبەتیش هان بدرێت بۆ بەرهێنان و دروستکردنی دەرفەتی کار. هەروە پێویستە سیستمی پەروەردە و ڕایەنانی پیشەیی بەهێز بکرێت. ئەوە بەس نییە، حکوومەت دەبێت بەرنامەیەکی تایبەت دابنێت بۆ گەڕانەوەی ئەو گەنجانەی کۆچیان کردو و یارمەتیدانیان بۆ دەستپێکردنەوەی ژیان لە وڵات. ئەوە شتێکی باشە، بەڵام سەرچاوی کێشەکە چارەسەر ناکات. پێویستە گەندەڵی بنبڕ بکرێت و دادپەروەری کۆمەڵایەتی دابن بکرێت بۆ ئەوەی گەنجان هەز بایندەیەکی گەشتر بکەن. ڕاستە، بەڵام ئەوە کاتی زۆری پێویستە. ئێمە پێویستمان بە چارەسەری خێرا هەیە. پێشنیاز دەکەم سندوقێکی تایبەت بۆ پشتیوانی گەنجان دابمەزرێنین و قەرزی بچووک بدەین بۆ پرۆژە تایبەتەکانیان. ئەو جۆرە هەنگاوانە کاتین پێویستە استراتیژێکی درێژ خایەن هەبێت بۆ گەشەپێدانی ئابووری و دروستکردنی ژێرخانێکی بەهێز کە دەرفەتی کار بۆ گەنجان بڕەخسێنێت. باشە، با لەسەر ئەوە ڕێ بکەوین کە پێویستە هەردوو ڕێگە چارەی کوردخایەن و درێژخایەن پێکەوە جێبەجێ بکرێن. بەڵام ئێستا چۆن دەتوانین ڕێگە لە کۆچی نایاسایی بگرین؟ دەبێت هۆشیاری زیاتر بڵاو بکەینەوە دەربارەی مەترسیەکانی کۆچی نایاسایی و لە هەمان کاتدا دەرفەتی فێربوونی زمان و پیشە بۆ و گەنجانە بڕەخسێنین کە دەیانەوێت بە شێوەیەکی یاسایی کۆچ بکەن. ئێمنیش لەگەڵ ئەوەتان، بەڵام پێم وایە گرنگترین شت ئەوەیە متمانە بگەڕێنینەوە بۆ گەنجان. بۆ ئومێدی سەرکەوتن بۆ هەمووتان، سپاس بۆ بەشداریکردنتان. دیارە کۆنسەپتی پرۆگرامەکە وایە گەردیقەتان نابێ مامۆستا و جەنابتان لە پشتی ئەم مێزەوە ڕاوەستاون لە بەردەم شکۆی خەڵکی کوردستان و دەنگدەرە بەڕێزەکانتانان. ئەگەر ئەوان بڕیار بن ئەتانهێننە سەر کورسیەکە، واتە لە ستاندەکەوە ئەتانهێننە سەر کورسیەکە. ئینشاءڵڵا هەمووتان ئەچنە پەرلەمانی کوردستان و ڕۆژە لە ڕۆژان بەیەکەوە لە بەرنامەی لەگەڵ ڕەنج گەنگەشەی ئەم تەوەرە گرنگاکەین. لە مامۆستا مەیسەری بەڕێزەوە بربژێری پارتی دیموکراتی کوردستان دەست پێکەمەوە پرسم بە پێی راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچ IOM لە ساڵی 2021 نزیکەی 20,000 گەنجی کورد بە شێوەی نایاسایی کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات. کۆچی نایاسایی واتە قاچاغ، زۆر جار کارەساتی جەرەکبڕ و کارەساتی گەورەی لێکەوێتەوە بۆ خەڵکی کوردستان و بە تایبەت خێزانەکانیان. چ پلانێکتان هەیە لە پەرلەمان بۆ نەهێشتنی کۆچی نایاسایی؟ بەڵێ، سوپاس کاکرانچ. ئەف دیاردا کوچە نایاسایی هەرچەندە هەممی کۆچی سلبینینن، یعنی نێگاتیڤنین پۆزەتیڤ ژیتەی ئانکۆل ئەرێنی ژیتەی لەف کۆچە هەوا بووە دیاردە تایبەت نایاسایە لاوێن کوردستانê مەهەمیات تێشینیتن. ساڵانە نزیکی 66 زانکۆ پەیمانگەها مەلڤی وڵاتیەتەی ساڵانە نزیکی 5,000 لاوان تێنەر بازاری کاریدا بێک و هەندێک گرێدانەکە گەل بازاری کاری و گەل قوتابیەت زانکۆی تەخەرجی کردەوە بووە سەبەبێکی سەرەکی لدویف هەمیوان و کۆلینên مەکری وەکوی کە تالاوێندێک وڵاتە کوردستانی و حکومێندا سکرتێری لاوانم بەشێکی زۆری لاوان کوشتکەن دوو سەبەبێت سەرەکی تەش بلی ئەگەرێندی یەک مەسەلێت ئێمناهێنە، دوو مەسەلێت
بێکاریە نەش بەروێژی بۆ هەندێک وان بشێن ببینە ڕێگر ئانکۆ بشێن هاوکار بین بۆ زیرەتر ئیستراحەت و استقراریە لە هەرێما کوردستانی دروست بی دوو ڕێکت گەلێکت گرنگێتە یەک ڕێکخستنا گوتارە سیاسیە دناوبەرە پارتên سیاسیدا دوو ئاساییکردنا پەیوەندیە دناوبەرە وڵاتên جیراندا بۆ هەندێ مەساحەتا جوولایە لایەمە باشتر بیتن بشێتن باشتر vî bajêrîne li bajêrekê dî karî bi destxwe bêxî yan jî bijîtin yan jî ew kûçê an awerebûna wî li bajêrekî an welatekî bi welatekî zêdetir bû mecrifê bîn ne bû hindê bîtin ji ber êmnahiyê û bêkariyê derbas bî ji ber hindê jî eger em temaşe bikên netinî bû niha belkû li dahatû da 20 salê dahatû da gor ew amarê li berdestê me ziyadtir 1 milyon genç dihête li bazarî karî da bernamê me ku dahatû da bi hindê bête bazarî karî da bi hindê nîne em kar kein em bişên ke karî bû lawê Kurd dest bixîn belkû şayisteyî tiştê baştir e ew jî zêdekirina karameya wî skîlê wî ku bişîtin li gor keyfa xwe ew karekî dest nîşan kir ew jî bi rêka zankoyê û xandina bilind tête kirin çunku hemû zankoyê dunyayê çeqê pêşvebirina komelga û hikûmetan ev xelel û kemûkoriyên tey divêtin salane bi dehan dîrasat û vekolîn bihêne kirin ser kemûkoriyên hikûmetê ser kemûkoriyên komelgê her ser kemûkoriyên zankoyê ev beşê zû rêja zûra lawan ke bine derçûyê zankoyê neşin kar destxwe bixin vê staylê rêkxistina zankoyên me kewalîtiya berskirina kewalîtiya astê qutabî bihête berskirin bo hindê dema te xerj bî bişêtin bi asanî karî destxwe bixît dubare xala herek girngtir ew ye asayîkirdina peywendiyên partên siyasî li Herêma Kurdistanê ku xelek jî man dîkir law jî man dîkirin ev hindîke Perlemanê Kurdistanê kiriye sekûyek bû gotareka siyasî nekirdiye sekûyek bo hindê kel ser mafên lawan ser gişt mafên komelgehê yasa dabirêjin bo hindê hemû texoçînên komelgeha Kurdî bişên teyda xwe bibînin û teyda îstîrahetê bikin ji ber hindê jî wekû bernamê me yê dihatû hemû bo hindê ka em bişên gotarekayê girtî asayîkirina peywendiyên welatên cîran bi rêkên cuda cuda bi rêkên partên xwe siyasî we dîsan heme hewlo bi zava bidin xandina bilind taybet bedwada çûnekî sîstemê xwe hemî perwerdeyê hemî xandina bilind datiya wextê gencekê me texerj bît hemî şana zîve bi xwedanê xwe skîlekê bîtin ku kompanya û cihên şûlejî û cihênkarî ewan pêwîstî wan bît ew li gor heza xwe karî bi xwe dest nîşan مامۆستا هەمووان دەزانین جەنابەت سکرتێری لاوان بووین زۆرترین پەیوەندیت لەگەڵ لاوان هەبووە گرنگترین شت کە هیوی دەکەی ڕۆژێکی تە بچیە ناو پەرلەمانێوەکی نوێنەرێتوان ji بۆ لاوە چێ بکەی چییە دناو پرۆگرامێ خۆدا دناو یاسایەکی تایبەت چێ بکەی مهمترین شت گرنگترین تش بۆ منەوە دناو یاسایên lawada taybet rêkxistina yasayên kirêkaran e ke girêdayê zaman îjtîmaî û zaman sihiya kirêkariyeke mafî û kerameta wî bihête parastin ku hez biketin yê welatekî kar tiyer bû 20 salê dijî mafê dû yê parastîne heta niha wekû pêwîst em neşin ev tiştê he em ev yasayên wekû pêwîst neçûyet barî cêvecîkirin kak renç eger em temaşe bikên û Herêma Kurdistanê zêdetir 30,000 kompanyayê tomarkirî ne eger em dabeşî nüfusa xelkê Herêma Kurdistanê bikin ku dibîte 6 milyon wate her 200 kesa kompanya berdikevîtin eger em li gor pîverê navdewletî temaşe bikên an sehkêne aya ev ser çi esas ev kompanya hatine damezrandin eger her kompanyayê bişêtin îdara 200 kesa biketin wate me hîç kêşek namîn ji ber hindê du tu zorê giringin rêxistina û yasayên mafên kirêkarî zaman îjtîmaî û sihî du ku lînkek hebîtin jêr çinav bîtin aya senter bîtin aya mekteb bîtin aya her tiştekî wî ke di navbera lawî û حکومت دابی دنابرا لاوی کرتی تایبت دابیتن بو هندی بشیتن بردام بول کاری بگری بو هندی بشید بردام فێری کاری بکرد که ببیتە خودانسکی لەکن بشێت بەردەوام کە نەمینیتە بێکار. ممکنە پارتیژی لەناو پرۆگرامی خۆدا ji بۆ لاوان تشتێن خۆ هەیە بتایبەت ئەvە پرۆگرامێت هەیە ji بۆ لاوان بەرزکردنا سکیلە؟ ئەvە پرۆگرامی منە وەکو بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ استراتیجیەتا گشتیا پارتی. یعنی دەناو استراتیجیە پارتیژیدا گومان تێدەنا ئێکیش استراتیجیەتی سەرەکیین پارتی دیموکراتی کوردستانە بۆ داهاتوو. سپاس پاشی دێڤەگەڕێم جەنابێتە دەچمە لای خاتوو پەرێز عومەر بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەپرسم
گەنجان کە لە زانکۆ دەرەچن ئەگەر دەرفەتی کاریان بۆ نەڕەخسێنرێت دواتر نائارامی کۆمەڵاتی و سیاسی و ناڕزایەتی زۆری لێ دروست دەبێت. ئێوە وەکو جەنابەت وەکو پارتی خۆشت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبەکەت چیەکەی بۆی دەرفەتی کاریان بۆ بدۆزنەوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە. کاکرانجەگەر ئێمە سەرەتا سەیری دۆخی گەنجان بکەین تێدەگەین کە بێئومێدی هۆکارێکی سەرەکی کۆچی گەنج و هەڵهاتنی گەنجە لەم وڵاتە. ئەو جیاکاری کە لە کوردستان هەیە هۆکاری سەرەکین دەستی کاری دەرەوە بۆ ناو کوردستان دیسان زۆر هۆکاری سەرەکیە. مهندسێکی بیانی لەگەڵ هەمان خیبرە هەمان ئاستی زانستیەکەی خۆی موچەکەی دەیان قاتە لە کۆمەلگاکانی ئێمە لەگەڵ مهندسێکی کوردی هاوڵاتی. لە هەموو بوارەکانی دیکە منداڵی بەرپرسان بۆتە دیاردەیەک کە ڕۆژانە بە شێوازی زۆر جیاجە دەیان جۆرە ئیسیفزاز و بێڕێزی بەرامبەر بە گەنجەکانی خۆمان دەکەن. بۆیە نائەدالەتی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی کۆچی گەنج. دووەم مەسلەی بێئومێدی لە دوای کارکردن. تۆ ئەگەر لە حکومەت کار نەکەیت خانە نشینی کەرتی تایبەت نەبۆتە جێی ئومێد و متمانەی هاوڵاتی. بۆ کارمەندێک کە لە کۆمپانیایەک ڕەنگە هەزاران دۆلار مەعاشی بێ بەڵام لە دائیرەی بیمەی بێکاریدا 500-400 هەزارێکی بۆ دەنووسرێت کە ئەمە یەکێکێ لەو فێڵانەی کە بە سیستەم لەلایەن بازرگانە سیاسیەکانەوە لە کوردستان جێگیر کراوە. مەسلەی نەبوونی تەرفیهی بواری تەرفیهی بۆ گەنجان. ئێمە سنتەری گەنجانمان نییە کە وەکو هەموو دنیا گەنجتەیدا هەم برەو بە تواناکانی خۆی بدا هەم ممارەسەی توانا و هیوایەتەکانی خۆی بکە. اینجا ئەمانە هەموو پێویستیان بە بەرنامەی زۆر زۆر تایبەت هەیە. ئەگەر ئێمە دیقەت دەین لەو 2 ساڵەی کەمتر لە 2 ساڵەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد سلفەی زەواج هات، سلفەی خانوو لە گوند و لە شار، بیمەی بێکاری، تواناسازی کە یەکێکە لە مەرجە زۆر زۆر گەورەکان. ئەوانەی ئێستا کۆچ دەکەن زۆربیان ئەو گەنجانن کە تەخەڕوجیان کردیە. یعنی گەنجێک نییە لەبەر بێتوانایی یاخود لەبەرەوەی لە کوردستان تواناکانی کەمە و بچێت تواناکانی خۆی بەرزکاتەوە ئەوەندەی کە لە دەرەوە ئێمە خەریجانی تواناسازیمان هەیە، توانای زۆر زۆر باشیان هەیە. یەکەم و دۆمەکانی زانکۆ چەندین ساڵات تا ئێستا دانەمەزراون. بۆیە جێڕانەوەی عەدالەت و هاوسەنگکردنی بواری کار لە نێوان ئەو فەرمانبەری کە لە حکوومەتدایە لەگەڵ ئەو کرێکارەیان ئەو کارمەندەی کە لە کەرتی تایبەتدایە یەکێکە لەو پرۆژانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووکاری لەسەر کرد. پرۆژەی سۆشیالی هێنایە ناو پەرلەمان کە بەداخەوە لەبەر کەمی پشتیوانی و کەمی کورسی لەو کاتدا نەیتوانی بیگەێنێتە ئەنجام. ئێمە دەمانەوێت بەڕاستی لە کوردستان سیستەمی سۆشیال واتە دابەشکردنەوەی سەروەت بە عەدالەت لە ناو کۆمەڵگا بێنینەکایەوە. ئیتر ئەمە وەک چۆن لە ڕابردوو بەرنامەی ئێمە بۆ لە داهاتوش کاری جدی بۆ دەکەین بەڕاستی. گەنجان لە چوارچەوەی پرسیارەکەمە کە لە زانکۆ دەرەچن چ پلانێکت هەیە بۆ هەلی کار؟ وەک گوتم ئێمە گونجاندنی ئێمە شەڕ دەکەین بۆ ئەوەی کە سیستەمی پەروەردە سیستەمی پێگەیاندن لەگەڵ بازار بگونجێنین. ئێمە دەیان میهنە هەیە دەیان کار هەیە ئێستا دەتواندرێت لە کوردستان باش یعنی دەرفەتی باشی هەیە بەڵام پسپۆرمان نییە لە بوارەکانیان. بۆ نمونە سەرتاشی بۆ نمونە ینی حەلاقی و ساڵۆن و ئەوانەی کە پێ هەموو بوارەکانی ئەمەلیەی جوانکاری مەسلەی دوورمان و دیزاین هەتا ئێستا ئێمە هەموو جلەکانمان لە دەرەوە دەهێنرێ. کارگەیەکی پرۆفیشناڵ لە کوردستان دەعم ناکرێت بۆ ئەوەی کە بتوانێت بەرهەمی ناوخۆ بە توانای ناوخۆی بەرهەم بێنێ وەلا کارمەندمان نییە پسپۆریمان نییە لەم بوارانە. بۆیە ئەم بوارانەی کە میهەنین پێویستە لە کوردستان گرنگی تەواویان پێ بدرێت. بە دیاریکراوی ئەمانە پلانت دەبێت؟ بە دیاریکراوی پلانی من و حیزبەکەش من ئینجا کەمکردنەوەی دەرفەتی کار بۆ هاوڵاتی بیانی لە کاتێکدا کە گەنجانی ئێمە بێکارن. ئەمە نەعەدالەتیە کە بە شێوەیەک هەتا نەچیە ناویت نازانی چەند نەعەدالەتی گەورەی تێدایە. بەڵێ پێویستە ئەو شتانەی کە
ئەگەر پسپۆریە تایبەتەکان نەبێت کە لە کوردستانە تا ئێستا پێی نەگەیشتوین دەبێت ئاینندیکە بنێردرێنەوە دەبێت دەرفەتی کار ئێمە گەنجی زۆر بەتوانامان هەیە گەنجی زۆر لێ هاتومان هەیە بەداخەوە نەتواندراوە عەدالەت لەمەدا جێبەجێ بکرێ کاکڕەنج هەزاران نەکدەیان و سەدان گەنجی بەتوانا و لێ هاتوو پرۆفیسۆر و کە بە چەندین زمان قسە دەکات بێکار لە ماڵ دانیشتووە بەڵام مستەشاری بەرپرسەکانمان بیانین کە هیچ لە کللتور و لە واقع و لە شەقامی کوردستان نەتێدەگەن نەلی دەزانن نەبووی دڵسۆزن. سپاس دەکەم ئەچمە لای بەڕێز کاک مامۆستا هێمن محەممەد بربژێری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بازنەی هەولێر. دیسان بەخێر بێ مامۆستا ئامار و زانیاریەکان دەریەخەن کە نزیکەی لە سەدا 60 کۆچبەرانی کورد گەنجانی خوێندەوارن کە بڕوانامەی زانکۆیان هەیە ئەمانە زۆرینیان بە قاچاق کۆچ دەکەن. لە ڕۆژی 14 ئەیلولی ئەم ساڵ ئۆلاف شۆڵتز ڕاوێژکاری ئەڵمانیا ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی کینیا کرد بۆی کرێکاری کارامە لە چوارچێوەی کۆچی یاساییدا بباتە ئەڵمانیا. ئێوە دەتوانن پلانی بەو شێوەیە ئامادە بکەن بۆ گەنجان و لاوان کە بە شێوەی یاسایی لە ڕێی حکوومەتەوە کۆنتراکت لەگەڵ وڵاتانی پیشەسازی و خاوەن دەرفەتی کار بکەن؟ بەڵێ سواز بۆ جەنابتان بە ناوی خوای گەورە و میهرەبان. ئێمە بە پشتیوانی خوای پەروەردگار و بە پشتیوانی هاوڵاتیانی خۆشەویستی وڵاتەکەمان حیزبەکەمان سواز بۆ خوا ئەندامەکانی کوالێتین کادیرەکانی شارەزان دەتوانن جوانترین خزمەت بە چینی گەنج و بە خەڵکی کوردستانیش بکەین. ئێمە نامانوێ گەنجانی ئێمە بڕۆنە دەرەوەی وڵات. ئێمە نامانوێ لەگەڵ وڵاتانی دەرەوە دەکرێ ئەزمموی وان و جوانیەکانی وان و علم و زانستە پڕ خێر و بەرەکەتەکانی وان کە بۆوان بوو بە خێر و بەرەکەت بەڵام بۆ ئێمە هیچ ئیسیفادەی نەبوو ئیسیفادەیان لێ بکەین. بەڵام ئێمە دەزانین خۆمان وڵاتەکەمان زۆر دەوڵەمەندە بە گەنجی خاوەن بەهرە خاوەن فکرە خاوەن عەقڵێکی پڕ لە حکمت دانا زانا تێگەیشت و پێگەیشت و لە هەموو بوارەکانە. ئێمە کەم نییە گەنجەکانمان تا پێویستمان بە خەڵکی دەرەوە و خەڵکی بیانی و هەتاوەکو بڵێن کەسانێک بێ لە دەرەوە دەکرێت ئیسیفادەیان لێ بکەین. دەکرێت ئێمە لە عیلمەکەیان لە زانستەکەیان لە تەکنۆلۆژیاکەیان لە هەموو ئەمانە ئیسیفادە بکەین. بەڵام ئەوەی کە جێگای داخە لە وڵاتەیە لە 33 ساڵ حکومڕانی ڕابردووە هەلی کار بۆ گەنج نەڕەخسە. گەنج دوای تەواوکردنی خوێندن 12 تەواوەکە سبەی ئەڕواتە زانکۆ حەزی پێی نییە. لە کاک دکتۆرە پێش بەرنامەکە باسمان کرد گەنج لە پۆلی یەکی سەرەتاییەوە ڕقی لە خوێندنە ڕقی لە خوێندەواریە. ئەمە پیلانێکە بەڕاستی بۆ مجتەمە و کۆمەڵگەی ئێمە دانراوە تا خەڵکی بە نەخوێندەوار بکرێ. بۆیە بەڵێ من ڕوو ئەەکەمە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی وڵاتەکەم دەڵێم گەر ئێوە متمانەتان بە ئێمەدا لە داهاتووە دەتوانین لە بەرەوەی کردومانە ئەوە نییە دەڵێن دەیکەین و وا دەکەین کردومانە. ئێمە وەکو خۆم لە شاری کۆیە و ئەو حیزبەی کە ئێمە لەوێ هەمانە لە شاری کۆیەوە بگرە لە هەولێر و دەوروبەریشی کە ئێمە پیادەی بەرنامە و استراتیجی حیزبێکەکەین بۆ ئایندەیەکی گەش و جوان. ئێمە هەموو خەڵکی کوردستانمان خۆش دەوێت. بۆ وەڵامی پرسیارەکەم وتت نانێریتە دەرەوە بۆ پلان و بەرنامەکەت دراسەیەکت هەیە داتایەکت هەیە کە ئەتوانی چەنی ئەم گەنجانە لە بازاڕی کاری خۆمانە بەگەڕ بخەی فەرمووت کاریان بۆ دۆزیتەوە چۆن کاریان بۆ دۆزیتەوە لە ناو بەرنامەکە تا میکانیزمەکەت چییە؟ لە کاری بچووکەوە ئەتوانین بۆ گەورە بڕۆین. ئێمە لە بچووکترین کارە کە دەستمان پێ کردووە بەرنامەیەکمان داناوە لە ڕابردووە سواس بۆ خواتی یاسەرکەوتوو بووین. هەلی کارمان بۆ خەڵک ڕەخساندووە لە ڕێگای خێرخوازیشەوە خۆشیاندن. گەنجێ کە من لەگەڵی دانیشتوم بەهرەیەکی پێ فکرەیەکی پێ جوانترین شت دەتوانێت بەرهەم بێنێ لە وڵاتەیە چوین توانی ومانە هاوکاری بکەین و یارمەتی بدەین
پەرە بەکارەکەی بدەین بەڵام لە جوگرافیا و لە کارێکی بچووکەوە توانی ومانە لە بەرەوەی لە دەسەڵاتان نین سبینێ طبعاً گەنجان خۆتەزانی بە تەنیا بە پرۆژەی خێرخوازی هەرچەندە هەموو کارێکی خێری لە دوایە و دەستان خۆش بێ بەڵام خەمەکە گەورەترە لەوەی کە بەکاری خێرخوازی دەرەقەتی بین ئەوەندە دەسەڵاتان هەبووە ئەگەر بۆ نمونە لە پەرلەمان دەسەڵاتی یاسادانانە و چاودێری دابی چۆن ئەم خەونەت گەوراکەیتەوە چۆن ئەم هەموو ساڵی 35 تا 45 هزار کەس یەتە سەر شەقام ئەچێتەوە ماڵەکانیان بە بڕوانامەیەکەوە چۆن ئەیان خەیتە سەرکار کاگڕەنجیان پرسیارەکە زۆر جوانە تو پیاوێکی زۆر خەمخۆری بۆ ئەم وڵاتە ئەمن بە قسەیەکی یوسف پێغەمبەر کە خوای گەورە لە قورئانە تۆماری کردووە ئەفەرمێ ئیجعلنی عەلا خەزائین الأرض إني حفيظ عليم قەنەعەتم بەخۆم هەیە قەنەعەتم بەو حیزبەم هەیە ئەگەر میلەتی ئێمە بخاتە سەر کورسی بچینە ئێرە و دڵنیایان ئەدەینەوە دڵنیایان ئەەکەینەوە کە ئێمە دەتوانین خزمەتیان کەین دەتوانین گەنجەکانمان بێکار نەبن دەتوانین وایان لێ بکەین لەبەری سەروەت و سامانی ئەو وڵاتەی ئێمە ئەوەندە زۆرە گەنجانی ئێمە ناچار بەچوونە هەندەران نەبن یعنی بەڕاستی ئەو داتایانەی کە ئێستا لە بەردەستمانایە و بیستومانە و دەیبینین یعنی ناخەژێنە کارەسات باراویە گەنجی ئێمە بڕوا لە هەندەران و لە دەریاکان و لە بەحرەکانە بخنچێ وڵاتەکەشمان وڵاتی نەوت بێ 6 ملیۆن کەسین ئەگەر بە مەزەندە بیڵێم بەڵام داهاتی زیاتر لە 6 ملیۆن کەسمان لەوانەیە هەبێ ئەگەر تەمەشای وڵاتانی دەرەوەی خۆمان بکەین بۆیە من دەڵێم ئەگەر ئێمە خەڵک متمانە بە ئێمە بکە ئێمە دەتوانین هەلی کار بۆ گەنجانماندانین ئێستا کە دەسەڵاتمان نییە لە ڕێگای خێرخوازیەوە بتوانین هەلی کار بۆ گەنج بڕەخسێنین ئەو کاتە کە حکومەتمان بەدەستەوە بێ کە بچینە پەرلەمان پرۆژەی وامان هەیە دەتوانین گەنجانی بەژمەینەتی ئێمە ئەو ئینتیما نیشتیمانی و ئاینی و پەروەردەیی و ئەخلاقیە بۆی بجێڕینەوە کە ئێستاکانە بێهیوا کراوە کە بەڕاستی من ئەوە بە پیلانی دەزانم بۆ بە نەخوێندەوارکردنی مجتەمع و کۆمەلگا بۆ بە بێهیواکردنی گەنج بۆ ئەوەی کە سەر هەڵبگرێ و بڕوا لە ئیجە و لە بەحرەکانە بخنچێ بەڕاستی ئەوە گەورەترین ئازارە بە جەرگ و دڵی ئێمەگا ئێمە ئامادەین بە ئیزنی خوا گەرچووینە ئێرە خزمەتی گەنج و خەمی گەنجمان لەبیر بێ زۆر سپاس مامۆستا ئەچمە خزمەت مامۆستا بەڵێن عەبدوڵڵا لە حزبی زەحمەتکێشان لە هاوپەیمانی هەرێمی کوردستان بەپێی ئامار بۆ نمونە باجارە لەوە دەست پێ بکەم مامۆستا هەر پزیشکێک کە لە خوێندنی حکومیدا دەخوێنێت لە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 800,000 دۆلاری لێ خەرج دەکات ئێوە بەلاتانەوە باشە ئەو پزیشکە یا دەرچوانی زانکۆ و کۆلێژە تەندروستیەکان لە کوردستان بە بێکار بمێننەوە یا خۆت ڕێگەی کۆچی یاساییان بۆ بکەنەوە یا چارەسەرێکی دیکە بۆ ئەوان لە کارنامە و پلانەکەتا چیەکەی بۆ ئەم پرسا زۆر سپاس کاغرنج بۆ ئەو دەرفەتە لە ڕێگای ئەوە سڵاو بۆ بینەرانی ڕوودا و سڵاو بۆ خوشکبرانی کە لەو پەنێلە بەشدارن کاغرنج بەڕاستی مەسەلەی دیاردەی کۆچ لە کوردستان بوویتە دیاردەکی زەق پرسیارەکە ئەوەیە ئایا هۆکارەکەی چییە هەر شتێک کە بووە دیاردە لە حالەتەوە تێپەڕا بۆ دیاردە کە ئێستا بوویتە دیاردە بەداخەوە دەبی پرسیار بکەین ئەو گەنجانەی کە ئێستا لە کوردستان سەری خۆیان هەڵدەگرن بەرەو هەندەران دەڕۆن ڕێگای هات و نەهات دەگرنە بەر بوویتە خەمی پەرلەمانی کوردستان بوویتە خەمی حکوومەتی هەرێمی کوردستان بوویتە خەمی هەموو لایەنە سیاسیەکان گەڕاوین بە دوای هۆکارەکانی ئەو دیاردەیە کە گەنجانی ئێمە سەر هەڵدەگرن بۆ وڵاتان و دووچاری گەورەترین ناخۆشی دەبن خێزانەکان لە ئاو دەخنچێن من پێم وایە سەرەتاترین شت ئەوەیە کە دەبێ
پەرلەمانی کوردستان و حکوومەت یاریمی کوردستان و سەرجەم لایەنە سیاسیەکان بە دوای هۆکارەکەدا بکەن. ئەگە هۆکارەکانمان نەدۆزیەوە دەستنیشانمان نەکرد چارەسەرەکەشمان پێ ناکرێت. تەبان هۆکارەکان هەمەلایەنن. تۆ لە دوای هۆکارەکان خەڵک لە ناویا ژیاوە، بەڵام لە دوای زانینی هۆکارەکان چۆن ئەم خەمە ئەڕەوێنیتەوە لە چوارچەوەی پرسیارەکەمدا؟ بەڵێ بەسەرچاوە من پرۆژەم هەیە بۆ ئەم مۆزوع بۆ لاوان بەڵێ دەستخۆش. هۆکارەکان هەمەلایەنن بەڕاستی هۆکاری سیاسین، هۆکاری ئابوورین، هۆکاری کۆمەڵایەتین. ئەو فۆرمەی کە تا ئێستا حکمڕانی پێکراوە لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە نەیتوانێت چارەسەری ئەو دیاردەیە بکاتن. نمونەم زۆرە لەو بارەوە، بۆ نمونە لە 2014ەوە تا ئێستا 2024 کە دەگات 10 ساڵ دامەزراندن لە کەرتی گشتی کەرتی حکومی ڕاجداوە. من پرسیارێک دەکەم لە 2004 تا 2024 چەند کەس خانەنشین کراوە لە کەرتی حکومی؟ ئامارێکمان بدەنێ بران ئەوەندە کەس. ئایا بە مقابلی ئەوە ئەگەر حکومەت توانای دامەزراندنی تەواوی ئەو کەسانەی کە خەریجی دەرچووی زانکۆ پەیمانگەکان خۆ بەلای کەمی دەکرا لە شوێنی ئەو کەسانێک کە لە ماوەی ئەو 10 ساڵە خانەنشین کراون، ئەو کەسانەی کە شایستن و مستحقن بە پێی عەدالەت، نەک لەسەر پێوەری و ئینتیمای حیزبایەتی و خزمایەتی و ئەوە دامەزرێن. ئەوە یەک. ئەوەمان نەکردووە. دوو کەرتی تایبەت. کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان ئێستا کار دەکاتن، بەداخەوە ئەوەش ڕێک نەخراوە بە شێوەیەکی گونجاو کە بتوانی بەشێک لەو بێکارانەی لە هەرێمی کوردستان هەن بە تایبەتیش گەنجان، ئەوانەی خەریجی دەرچووی زانکۆکان و پەیمانگەکان، هەتا ئەوانەی پلانەکە تا چۆن ڕێکی دەخات؟ بەڵێ پلانەکان بەو شێوە دەبێت. من ئێستا باسی دەکەم بەو شێوە دەبێت. لە کەرتی تایبەتیش نەیتوانی بە ئەرچی خۆی هەرستی، نەیتوانێت، ڕێک نەخراوە، بە شێوەیەکی مەنهەجی ڕێک نەخراوە لە کوردستان. ئەجینا کەرتی تایبەت دەتوانێت ڕۆڵشی گەورە ببینی لە چارەسەری ئەو گرفتە. بابێن بزانی ئەحسایەک بکەین چەند دەستی بیانی کارمەند و مهندس و خەبیری بیانی لەو کۆمپانیانێ لەو شەریکاتانێک کە ئەوانە ئیش دەکەن. بۆ تا کاری دەستی ناوخۆ هەبی بۆ پڕکرێتەوە بە دەستی کاری بێگار. چارەسەرەکان چێ کاکە؟ ڕازیت لە سکێڵ لە توانا لە مەهارەتەکان؟ ممچینە کوالیتیەکان بەرز نین، دەبی ئەوەش چارەسەر بکرێت، ئەوەش چارەسەر بکرێت. کوالیتی خوێندن لە زانکۆ پەیمانکان دەی بەرز کرێتەوە، ئەوەش بەشەکە لە مەشاکلەکانی کە لە پێشمانە. بەڵام بۆ چارەسەری ئەو مەسەلەیە کاک ڕەنج، ئێمە وەزارەتی پلاندانانمان هەیە، وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان هەیە، زانکۆ و پەیمانگەکانمان هەیە. سەرەشیترین شت ئەوەیە کە لە پەرلەمانی کوردستان یاسایەک دەربکرێ، یاسای کار هەموار بکرێتەوە. هەموو ئەو کەسانێک کە لە کەرتی تایبەت ئیش دەکەن، لە دوکانێک ئیش دەکات تاکو دەگاتە مەعامەلەک، تا دەگاتە سۆپەرمارکێتێک، تۆمارکردن و بە خدمەت و حسابی. بۆ ئێستا خەلکی ئێمە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان زۆرترین فشار دەکەن بۆ دامەزراندن لە کەرتی حکومی لەبەرەوەی زمانی ئیجتیماعی تێدایە. بەڵام ئەگە بێت و کەرتی گشتیش کەرتی تایبەتیش بخرێتە چوارچێوە ئەو بەرنامەیە، یاسا بە یاسا ڕێک بخرێ، ئەو کەسانێک کە لە کۆمپانیاکان ئیش دەکەن، ئەو کەسانێک کە لە سۆپەرمارکێتەکان ئیش دەکەن، لە میکانیکەکان ئیش دەکەن، هەموو ئەو خەڵکانە دەبی تۆمار کرێ. ئەوە ئیشی وەزارەتی پلانداران و کاروباری کۆمەڵایەتی و ئیشی پەرلەمانە یاسای بۆ دەرکە. ئەوە یەک. دوو، دەبی ئێمە لە کوردستان بیرۆیەکی دامەزراوەکی زۆر کاریگەرمانە بی، پێی دەگوترێت بیرۆی بێکار، بیرۆی کار، مەکتەب عەمەل، کە کاتی خۆی لە عێراق هەبوو، مەکتەب عەمەل هەبوو. ئەو دامەزراوەیە بە هاوکاری لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان و لەگەڵ زانکۆ و پەیمانگەکان دەتوانین نەخشە ڕێگایەکی زۆر گونجاودانێ لە ماوەی چەند ساڵێک بەشێکی زۆری ئەو مشکلەیە چارەسەر بکات. بەشێکی بەڵام مەرجێک عەدالەتی تێدابی لە دامەزراندن
لە دۆزنە بۆ نمونە کاگرنج مەسەلاً سبەنێ ئەو مەکتەب عملە فرسەتی کاری لە کەرتەجی گشتی یان کەرتەشی حکومی بۆ 10 کەس دۆزیەوە 500 کەس تەقدیم دەکات 500 کەس دێ تەقدیم دەکات نابی جیاکاری بکرێت دەی بە چاوی هاوڵاتی سەیری هەر 500ەکە بکەیت کامیان مستحقە ئەگەر 15 کەس لەو 500 کەسە دامەزرا 400 ئەوەندە دەکەیت کە زانی ئەوە بە مستحقی دامەزراوە لەسەر ئەساسی حیزباتی دانەمەزراوە لەسەر ئەساسی خزمەتی و واستە دانەمەزراوە کێشەی نابی بەڵام ئەو حالەتە لە کوردستان زۆر فراوانە بۆ نمونە ئێستان پێدرێن سلکی عسکەر پێشمەرگەیان وەزارەتی پێشمەرگە سلکی ئاسایش سلکی پۆلیس بەداخەوە قوڕەکاری تێدایە بواری یەکسان نەرەخساوە بۆ گەنجان ئەوانەیە کە تموحیان هەیە بچن لەو مەزارانە زۆر سپاس بۆیە دەبی ئەوە بەڕاستی لە پەرلەمانی یەک ڕستەمایە ئەگەر دەبی لە پەرلەمانی کوردستان دەبی ئەو ئەرکە هەموو ئەولانە سیاسیانی کە دەگەنە پەرلەمانی کوردستان بە پرۆژەی کۆنکریتی بێن چارەسەری ئەو مەسەلەیە بکە خات و پەرێز بەپێی لە کۆڵنەوەکی زانکۆی سلێمانی لە سا هەفتای گەنجانی کۆچکردووی هەرێمی کوردستان هۆکاری سەرەکی کۆچەکەیان بۆ نەبوونی دادپەروەری کۆمەڵاتی و نەبوونی دەرفەتی یەکسان دەگێڕنەوە پلانی ئێوە چییە بۆ ڕەخساندنی هەلی دادپەروەرانە و یەکسان بۆ گەنجان لە کۆی کایەکانە کاکڕەنج لە ساڵی 2010 بۆ 2013 لە حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە 6 ملیار دینار دەستنیشان کرا بۆ دروستکردنی کۆمەلگایەکی پیشەیی هەموو ساڵەکان پارەکە خورا کۆمەلگاکە دروست نەکرا کە ئەمە وا دەکات کە ئەوەی کە باسم کرد لە دەرفەتی یەکەم ئێمە بتوانین هاوتاییەک دروست بکەین لە نێوان پسپۆڕیەکانی گەنجان لەگەڵ دەرفەتەکانی کار ئێمە معمەلی قوماشمان هەبوو لە هەولێر ئێستا معمەلی چییە؟ کارگەیەکی تقریبەن ژەهرە کچە فەلاحێکم کە منداڵ بووم ناوچەکانی ئێمە ناوچەی قەدەغە کراو بوون هاوینان بە قاچاق دەچوین تووتنمان دەچاند بەڵام کە پاییزان تووتنەکەمان دەهێناوە بە نرخێکی زۆر باش حکومەت لێ دەکڕینەوە ئێستا ئازادین بچینە گوندەکان بەڵام بێ خزمەتی هاوکاری نەکردن ساغ نەکردنەوەی ئەو کشت و کاڵەی کە بەرهەم دێت لە کوردستان وای کردووە کە گەنج ڕوو لە شار بکە ئێمە لە جیاتی قەرزی بچووک کە ڕەنگە من ئەوەشمان پێویستە 4 گەنج 5 گەنج تێدا کار دەکا بەڵام ئێمە پێویستمان بە کارگەی گەورە گەورەیە کە بە هەزاران گەنج تێدا کار بکە تۆ ساڵانە لە کوردستان زیاتر لە 600 دکتۆرت تەخەڕوج دەکا بەڵام دکتۆری دەرەوە دێنی بێ ئەوەی تۆ لێکۆڵینەوەت کردووی کە کێشت لە توانایی دکتۆر نییە کێشت لە سیستەم و لەو ئەجیزانە هەیە کە لە ناو مستەشفاکانن بازرگانیکردن بە تەندروستی دەستی ناوەتە بینەقاقای هەموو تاکێک لە وڵاتە کە لە خەستەخانە حکومیەکان پلاتینی ئەکسپایر دەخرێتە ناو جسمی نەخۆش بەڵام لە خەستەخانە ئەهلیەکان بە هەزاران دۆلار دەبێت بدەی بۆ ئەمەلیاتێک ئەو دکتۆرە دڵسۆزانی کە دەیانەوێت لە خەستەخانە حکومیەکان ئەوانە بە بەرپرسیارەتیەوە دەڵێم کە دەیانەوێت لە خەستەخانە حکومیەکان نەشتەرگەریەک بۆ نەخۆشێک بکەن ڕێیان لێ دەگیرێت ئاسانکاریان بۆ ناکە حکومەت مستەلزەمات و پێداویستی نەشتەرگەریەک دانانێت لە نەخۆشخانە حکومیەکان بازرگانیکردن بە پەروەردە وای کردووە لە کوردستان ساڵانە لە قۆناغی خوێندنی بە زۆر هەتا پۆلی نۆی ئەوەیە نۆی بنەڕەتیە ساڵانە زیاتر لە 30,000 تەڵە بەواز لە مەکتەب بێنێ باشە ئەمانە داتان من داوای پلانەکەتم من گوتم پلانمان ئێمە باسی پەروەردە کرد بابی کەم بە پرسیارێکی تر بە پێی ڕاپرسیەک لە سا 65 گەنجانی کورد پێیان وایە سیستمی پەروەردە ناتوانێت ئامادەیان بکە بۆ بازاڕی کاری ئێستا گوتم ئێمە پێویستە بۆ بەرزکردنەوەی ئەو کوواڵەتیە ئێمە پێویستە کۆمەلگای پیشەیی دروست بکەین بۆ ئەوی بتوانین گەنجانمان لەگەڵ دەرفەتەکانی کار بگونجێنین دەبێت سنوورێک بۆ هێنانە ناوەوەی کارمەند و کەوادری کاری بیانی دابنرێت لە هیچ شوێنێکی دنیا نییە معمەلێک لە شوێنی ئینتاجەکەی تەنها یەک کوردیتیانە بێ ئەوانەی دەیڵم دیسان دەڵێمەوە بە بەرپرسیارەتیەوە دەیڵێم جێ قبول نییە دەبێ گەنجان لەسەر جێبەجێ نەکراوە کاری پەرلەمان و پەرلەمانتارە
کە شەڕ بۆ جێبەجێکردنی ئەم یاسایانە بکە لەکوێ خەلەل هەیە دەبێت تعدیلیان بکە کاک ڕەنج کارمەندێک کە ناتوانێت دڵنیایی لە کاتی خانەنشینی وەرگێت لەبەر ئەوەی کۆمپانیاکە ناچاری دەکات واژۆی بکە کە بە موچەیەکی کەم کار دەکات بۆ ئەوەی لەولا پارەیەکی کەمتر لەسەر کۆمپانیاکە بکەوێت بۆی زەڕیبەی کەمتری بۆ بێتەوە حکوومەتێک نەتوانێت کە زەریبە لە کۆمپانیاکانی وەرگێ گرنگترین ڕستەت کە بە لاوانی بفەرمووی چییە؟ من بەلاوانی دەڵێم با ئێمە پێکەوە ڕوبەڕووی هەموو ئەو ناعەدالەتیانە ببینەوە لە کوردستانن من بەڵێن دەدەم کە هەرچی لە توانامدا هەبێ و لە توانای خۆم زیاتر پشتیوان و داکۆچیکار و شەڕکەر بم لە پێناومافەکانی لەگەڵ مامۆستا مەیسەر و مامۆستا کامەران و مامۆستا بەڵێن مامۆسای من و مامۆستا بەڵێن گرنگترین شت بەیەکەوە سبەینە چی بکەن لەکوێوە دەست پێ بکەی یەک بوار لەمانەی فەرمووت لە دابینکردنی عەدالەت بۆ گەنجان لە نێوان گەنجانی بیانی و گەنجانی کوردستان بەرپرسە حیزبەکانتان ناخەنە پێش بەرژەوەندی خەڵک من بەڵێن دەدەم ئەگەر بۆ یەک سانیە هەستم کرد حیزبەکەی من حیزبێکی نەتەوەیی نییە من ئیستیقالە دەدەم لەو حیزبە زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستا بەپێی لێکۆڵینەوەکان لە سەدا چلی گەنجانی هەرێمی کوردستان ئەمە پرسێکی گرنگە ناتوان خانووی خۆیان بکڕن یا بە کرێ بیگرن هەروەک دەزان قەرزی بانکیش لە هەرێمی کوردستان لە نرخی نەبوواندا یعنی وەک نەبێ وایە ئەو قەرزانش کە دەدرێن مەرجی زۆرە و ڕێژەی سووی زۆر بەرزە هەروە قەرزە بانکیەکانی حکوومەتی عراقی هەرێمی کوردستان ناگرێتەوە چی ئەکەی پلانتان چییە بۆی کە گەنجان بتوان ببن بە خاوەنی شوێنی نیشتەجێبوونی خۆیان یا وەکو مۆرگێج لە مستەقبەلا بتوان بن بە خاوەنی شتێک ئەگەر قسەی تریشت هەیە بە ڕوخسەت بیت بەس هاوکاری برایەت خۆی تێکەتی بن چوام هەر شریکێتێکین هەمیجا یاکێ ئەو دەسەڵاتدار بین نەکشەی ئینشاءالله ئەوە بریارە جەنابی سەرۆک وەزیران کابینا نەهێدا بریارە هەڵتێدان 75 سەدل هەمی بستنزا هەمی بستنزیت بچووک و مەزن کۆمپانیا وێت کرێکارێت خواماڵی بن کوردستانê bin du heta dana vîzê bû kirêkarên biyanî zorê bi zehmetê xistî bi hundê zêdetir bişên îstîfade karê an ku lawê me bihêtekin lê ya giring ew em hemî kar nekin tinê bi hundê lawê me karî destxwe bixî ya wê giringtir ew e em bihên skîlêwî hin berizken welatê biyanî jî pêwîstî bi lawê me bîtin ku destxistina karê xaringehekî yan kafekî neha giringe ewan de giringe kawalîtiyeka berz em layê xwe fêlî tiştekî bikin. Ya dû li ser mesela proje û kargeha kabînê cuda da li gor pêwîstiya xwe xizmeteka başê kirî. Nuke kabîna nehêdê besken pitirî 3600 projeyê encam da sertan serê herêmê neh bendavêt durust kirî. 1200 projeyên taybetê tadiye evê me berîn ke gotî giştî min evê taybetê tadiyekin wate karê hatê kirin ve sererayî wextê mirov helsengandina kesekî yan hikûmetekî yan muessesatekî bike du xalit serekîne yek aya ev cihe an ev damezrawe çi firset bû çî bûne nekirine ve dîsa çi berbez bû durust bûne taybet hikûmeta Herêma Kurdistanê çikû hikûmete kes vê hikûmetê lê nerebîtin beşekê zor partên Herêma Kurdistanê têda beşdarin û desthilatin ji ber hindê jî taybet kabîna heştê û nehê birîna bûce û ragirtina neftê û hatina koronayê kerem temaşe bikin em vê nakeyne hîcet berbez bû hikûmeta xwe an hikûmetên xwe ê kabîne kabînê belê bûte berbez bû hindێk wekû pêwîst neşya bîtin xizmeta lawan biket xizmeta komalgehê biket êkî ji bernamên me çikû perlemantar neşê proje yasa dete perlemanî şêt pişinyaza yasa dete perlemanî gel sê perlemantara çikû ew tiştê girêdayî budcê û girêdayî dahat ve vegerîte ve bû hikûmetê ka aya dê şêt xemlandinê bûket bû moçe bît bû dahat bît heta dawiyê lê jan model be baş dizanî ez baştirîn modelê dizanim nuke corekî dîyên proja bû harîkarîkirina lawan û kirêkar û heta du mahîkê bihête kirin ku bişên lawê me wekû meselê îcarê niha cenabê te bihez kirî ew e
حکومت خو پروژه دروست کرد شقا دروست کرد پارچه زویتی هاوکاری دیل بازرگانه به دهات که کیم اف گنجه بشر جیانا خواهد در باز کرد دو برین هاجی من باز کرد که آلیت کبید لینک کبید اوی گنجی بریک حکومت بریو بد اوی لاوی اوی خزان حتی وای لیب کرد هم فیری کاری بکرد هم کاری بود از بخیده برهندی بوری خستنا وانیاسه که هم نچین و که هر جار ملاسف که اپوزیسیون بوده به شکل سرکی که پارلمان کریه جهه طبلق و تانه و گوتارکا سیاسی خراب و لیکدان بین پارتین سیاسی و ازیدان کمالگه و خلکی ام بشینوی گوتار ریک بخی اپوزیسیون و مشروع اپوزیسیون چه مشروع پارتی دست حالات چیه برهندی جه ام همی پیگ و من برین هاجه اف قصه کرنی یا کم شد ام بشین عملی و امیدی و بو لاوی خو بو کمالگاه خو و گرین رخصتنا گوتار سیاسی بین پارتی سیاسی ده اوه ایکش استراتژیت منه هم کو پارتی و ماکو کاندیدا کی پارتی نا پارلمان کردستان ده اینجا ام دیشین پارلمان کردستان بو خدمت نا لاوان بو خدمت نا کمالگاه بو حتی تشتکی دی زوری گرینتر جه آفرد جیلاوه خرابترین ولات بو بطاله آنکو بیکاری الهریم و کردستان آفرت هشته اون صادی بطاله تنی 11 صادی دست بکن الگور توی جینه و کی بری نها بری ساله جبو آفرت جبو کیجه کرد بله بو کچین کردی بو کچین کرکچه جنه که اول جیوت گری تا بو چه بو سکیوریتی آفرت ناف دامو دزگه الحکومی دا و ناف دامو دزگه کرت تایب داشت برهند افکارین ها ام همی پیک و بشین ریخستنا وانیاسا بکینت خدمت لاوانده بکینت خدمت آفرت دا بکینت خدمت کمالگه دا کار استراتژیت کار می سرکی دی بیتاو و کو کاندیدا که پارتی دموکراتی کردستان جماره چلودو که ام بشین تایبت او یاسای گریدای جانا لاوانن قرضن بیکاریه کوچه ام بشین وانیاسا ریک بخین بو هندی اف گنجه به هست بهبونا خوب که ولات خو یه بردوام بیت تاوکری کار و شورشین پیشو دهاتو دا ببیت شورشین تکنولوژی و ببیت ولاتین اکل جهانی باشە ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتیەڵە بە پێی قسەی گەنجان گەندەڵیەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی کۆچی گەنجان لە هەرێمی کوردستان پەرلەمان گرنگترین دامەزراوەی چاکسازی کردنە بە دانانی یاسای نوێ و چاودێریکردنی حکوومەت ئێوە لە پەرلەمان چ دەکەن بۆ نێشتنی ئەو هۆکاری کۆچەکە گەندەڵیە ترکیزکردن دیسان سر کابینانه هی که همی هولو بزاوه حکومت که الکترونی پیدا درست کردن باشه که زور جبره و چوکو جنابی تجی آگدار جنابی سرگ وزیران پارسال مپس جی دیدارا مپس جی باز کرد که گروپه که لاوان سراست کردستان کارت داد کرد الکترونی شفافیت زیاتر دروست دکات گمان تدانینه الکترونی کردن حکومت هرما کردستان دیبیت رگک رگیری کردن گندالی رگیری کردن بیتوانا گنج که خودان توانا بریکا اپک یاختی بجداری که آن ویتن بچیت کاره کی بکتن بیکو خزمو مرواتی درست بیتن افغانجا توانایدوی گوروی برنامه هات دانان دهتا ورگردن زۆر سپاس مامەسا دواپرسیار بۆ جەنابە دیسان ئەیڵێمەوە لە ساڵ چلی گەنجانی هەرێمی کوردستان ناتوان خانووی خۆیان بکڕن یا بەکرێی بگرن لەم لایەنەوە چیەکەن بۆ ئەوەی بەپێی ئاینی پیرۆزی ئیسلام مەسکەن یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگە بۆ ئینسان لە خاوەندارەتی مەسکەن واتە شوێنی نیشتەجێبوونە ئەتوانی بیرکردنەوەی تەندروستە هەبێ حتا ئەتوانی ئاین پەروەری بەباشی بکەیت چی ئەکەن بۆ ئەم لایەنە کاگڕەنجان دەست خۆش بێ ئەوەلەن من بڵێم بەم حکومڕانی ئێستا بەم کەسانەی کە ئێستا حکومڕانی وڵاتە دەکەن بەڕاستی ناتواندرێ گەنج و خەڵکی ئێمە خۆشگوزەران بێ ژیان و بژێوی گەنج و مەسکەنی بۆ چاکرێ لەبەرەوەی ئەگەر تۆ بیت چیەکەی من ئەوڵم لەبەرەوەی لە 33 ساڵی ڕابردووە ئەگەر مەبەستیان بووایە دەیان کرد ئێستا تۆ ئەتەوێ مەبەستە باسی پلانەکەی خۆت بکە باشە مەبەستمەوەی ئەگەر ئێمە بۆی ئەوانیش مەسەڵەن کە پێیان وایە یعنی لە زۆر وێزگەی ژیانیانە ئێوەش پشکتان هەبووە بە پێی بەشداری خۆتان ئەوانیش وەڵامت نەیەنەوە نەبێ بە وەڵامکاری تکایە پلانی جەنابی مامۆستامەوێ ئێستا تۆ میوانمیت بەڵێ دەست خۆش بێ ئێمە بە دووسێ خەم باسکەم کە بەڕاستی ئێمەی ئازار داوە
بۆیەش هاتوینەتەوە مەدانە دەمانەوێت بینە ئەو جێگایە بۆی خزمەت کاری خەڵک بین بە عەمەلی نەک بە قسە. بە قسە زۆرە 33 ساڵە ئەمە قسە دەبیستی. ئێستا گەنجێک چۆن تۆ بە پلان و بەرنامەی خۆت ئەیکەی بە خاوەنی شوقەیەک، خانوویەک، ڤلایەک؟ یەکەم شت دەبێ حکمی ڕەشید و عەدالەت بێتە پێش. هیچ مەجالیتیانی بێ حکمێکی عادل و دادپەروەر و حکمێکی ڕەشید کە خزمەتی خەڵک بکە ئەم شتە تحقیق ناکرێ و نایەتە پێشەوە. واتە یەکەم شت پێویستمان بە حکمێکی ڕەشید و عەدالەتە بێتە سەکایەوە بۆ خزمەتکردنی تەواوی چین و توێژەکان لە ناویشانە گەنج کە بڕبڕەی پشتی حکومەت و میلەت و کۆمەلگایە بەبێ گەنج دنیا وێرانەیە. کاگڕەنج لە 9 بۆ 10 مانگی ڕابردووە 6,000 گەنج زۆرتە بەڕێکەوتەوە بەڕێی قاچاغ و نایاسایەوە بۆ ئەوروپا ڕۆیەوە. چل و ئەوەندە مەیتەمان بۆ هاتوۆتەوە. چیە بەرپرسەلی؟ کاگڕەنجیان ئەگەر کەمتر لە 10 ساڵ تەمەشا بکەین 153,600 گەنج چوەتە ئەوروپا. یعنی 36,000 گەنج لە 1 ساڵە داوای پەنابەریان کردو لە ئەوروپا. ئەنی بەڕاستی پلانت هەیە بۆ ئەوەی کە یەکێک لە کێشەکان سەکەنە. پلانت بۆ ئەمە چییە مامۆستا؟ پلانمان بۆ ئەوە ئەگەر ئێمە بتوانین بینە پەرلەمان بەڵێن دەدەین یەکەم بەخوا لەبەر ئینسان دەبێت ڕاست بکات لەگەڵ خوا پاشان لەگەڵ هاوڵاتیان و خەڵکی خۆی بچینەوەی بەرنمەیەکمان هەیە بۆ دروستکردنی مەسکەن و هەلی کار و دروستکردنی کەسێک کەوا بتوانێت وەکو مرۆڤێکی ئاسایی و سادە سەرەتاترین مافی ژیانی بەردەستە بێت. ئەویش بریتیە لە عەدالەت. گەر عەدالەت بوو، گەر دادپەروەری بوو، بەڕاستی دەتوانین بەداهاتی ئەم وڵاتەمان بەداهاتی ئەم نیشتیمانەمان گەنجەکانمان خاوەن کار بن، خاوەن سوکنا بن، خاوەن ئیشی خۆیان بن. دەستخۆش مامۆستا. بە کورتی ئەگەر کەمتر لە خولەکێک من لێرەوە دەڵێم یعنی ئیتر بەسە زوڵم و ستەم و غەدر و ئەو هەموو شتێک کە کراوە با بەیەکەوە دەست لە ناو دەست یەک نین بتوانین بیکەین. ئەنجا دەستخۆش هیوادارم دەستی هەمووتان ببینم و ڕۆژە لە ڕۆژان لە پەرلەمانتان بینم و لە پرۆگرامی کەسی خۆمدا میوانداریتان بکەم. مامۆستا کێشەی شوێنی نیشتە جێبوون ماڵ خانوو زۆر گرنگە بۆ گەنجان. خۆتەزانی نرخ وا فڕیوە بەڕاستی زۆر زەحمەتە ببی بە خاوەنی بەبێ پلانێکی وردی ئێوەمانان و هاوڕەکانتان لە لایەنە بڕکێکارەکان چ دەکەی بۆ ئەمە و بە ختامەکەت میسک بە؟ زۆر سپاس. وەڵاوەیە چێکە لە کێشە هەرە گەورەکان نەبوونی شوێنی نیشتە جێبوون بە تایبەتیش بۆ گەنجان و بە تایبەتیش بۆ ئەو گەنجانەی کە تازە هاوسەرگیری دەکەن بەهۆی نەبوونی شوێنی گونجاو دایان کێشەی کۆمەڵایەتی و سەرێشە بۆ ئەو خێزانە دروست دەبێت. بۆیە من لەگەڵ ئەوەم کە حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو و پەرلەمانی کوردستان ڕێگای یاسایەک بتوانی بە هاوکاری کۆمپانیاکان کۆمپانیا ئەهلیەکان کەرتی تایبەت پرۆژەکان دروستکەن. بیرت لەم خەمە کردوێتەوە کەواتە لە بەکارنامەکەتە؟ بەڵێ بەتاکید. پرۆژە دروستکە، پرۆژەی نیشتە جێبوون دروستکە، کەرتی تایبەت دروست کردیە، سەهمی حکوومەتی تێدابی، پشتی حکوومەتی تێدابی. مەسەلەن بۆ نمونە قەریەک دروست دەکا، گوندەك دروست دەکا، یان شوقە دروست دەکا. بۆ نمونە 500 خانووە یان 1000 شوقەیە. لەگەر ئەو کەرتی تایبەتە ڕێک دەکەوی کە 115 تایبەت بە حکوومەت. حکوومەت لە ڕێگای یاسایەک چی کردووە؟ هەموو ئەو کەسانێک کە هاوسەرگیری دەکەن مافی خۆیتی شوێنێکی پێ بدرێ بە مقابل من ناڵێم خۆ بەلاژ ناسە ناوێ بەڵام بە داعمی حکومی لە زیاتی ئەوی بچی کرێی خانیەک بە 500,000 بگری بە داعمی حکومیەکە وەکو سندوقی ئسکان بەزە بدوایە. ئەو گەنجەکە ژن دێنێتن شوقەیەک پێدەیان خانووی دەیدەیتێ مانگانە کرێیەکی هەرزان دەداتن بە داعمی حکومەت دەداتە کۆمپانیاکەم قازانجی خۆی دەکە و کەرتی حکومیش پشتگیری ئەو گەنجە دەکاتن لە دانەوەی قەرزەکانش داشکانی هەیە. ئێستا زۆر خەڵک هەیە توانای ئەوە نییە بچی
لە کۆمپانیاکان خانووک تەزیرکە لە بەرەوەی توانای نییە دەست خۆش مامۆستای بۆیە خۆشەویست ئەو مەسلەیە دەبی خەمەکی گەورەی پەرلەمانی داهاتووبی بەخێر هاتی ببوورە من 5 خولەکی تۆ میاوە بەوان 5 خولک بۆ جەنابەت دەهێڵمەوە هەڵسەنگانت بۆ فەرمایشتەکانی ئەم بربژێرانەی کوردستان. زۆر سپاس بە ناوی خودای گەورە و میهرەبان. سەرەتا هیوادارم چەقی گفتوگۆکانمان یعنی قسەکردن بی لەسەر جەوهەری ئەو ناونیشانەی کە بۆ ئەم بەرنامەیە دانرایە قسە زۆر کرایە لەسەر کۆچی سەکراو تاو بوو بەڵێ قسە زۆر کرایە لەسەر بەڵێ فۆکەس لەسەر ئەو پرۆگرامە هەیە ئەکیدم هیوادارم هەمومان لە بری گازاندە و گلەیکردن پێ باشەکە زۆر طبعاً کاریگەری زۆر باشی دەبی پێم وایە لەو هەڵوو مەرجەی کە ئێستا هەیە گەنج هەم گوێگری دەبی و هەم لێکدانەوەی لۆ دەکا و هەم گوێبیستی قسەی ئەو کاندیدە بەڕێزانە دەبی چ لەو بەرنامەیان لە بەرنامەکانی تر و هەڵسەنگاندن و بەراوردیش دەکات لەگەڵ ئەوانەی پێشووتر لە کابینەکانی تر کە چیان گوتیە جێبەجێکرایە یان نا. هیوادارم لە بری گلەیکردن ینی فۆکەس لەسەر کێشەکانی کۆچی گەنجان بکەین و چارەسەرەکانیشی ببینینەوە بەڕاستی. ئەگەر باز لە کۆچی گەنجان بکەین سەرڕای نەبوونی بێکاری خراپی مامەڵەی خاوەنکار بەڵام دەبی ئەوەش بڵێن کە گەنج هەبووە سەرکێشی کردووە بۆی بە دوای ژیانێکی باشتر بگەڕێتن. بۆ نمونە من دوێنێ شەو لەگەڵ چەند کەسە قسەم کرد کە ئێستا لە بەریتانیان لە ماوەی ئەو چەند ساڵی ڕۆیشتینە بەڕاستی یەکێکیان بێتاقەت بوو لەوێن دەرو باسی ئەوەی کرد کە ئەمن ئیشی خۆم هەبوو و هەتا گەیشتیمە بەریتانیاش 3 دەفتەر دۆلارم سەرف کردیە و حەزیشم لێ بێمەوە بەڵام ناتوانم. دیارە هەندێک پێیوەستە بە خێزانەکەی ئەو بابەتانە ئەوەت بەجێ بەڵام سەبارەت بە قسەی بربژێرە بەڕێزەکان دڵخۆش بووی بەوەی کە هەریەکە و لە ڕوانگی خۆیانەوە بەڕاستی من هەستم کرد گەنجان خەمی هەمویانە و هەستەکەم ڤیژنێکیان هەیە بۆ کارکردنیان لە پەرلەمان تۆ لەم لایەنەوە لەسەر قسەی ئەمان طبعاً ڤیژن بۆ کارکردن هەیە بە ئەو شتانەی کە بەشێک لەوانە باسییان کرد من لە ناو ئەو واقعی دەژیم بۆ نمونە بازاری کار و ئەوانانەی کە لە زانکۆ دەخێندرێتن لە ئێستادا بەجددی زۆر بەجددی ئیش لە ئەوی کرایەکە مەسەڵەن وانەکانی زانکۆ ببەسترێتەوە بە بازاری کار و ئەو وانانەی کە لە ناو پسپۆڕیەکان دەخوێندرێتن لە ناو بەشەکان دەخوێندرێتن پەیوەندیداربی بەو شتانەی کە لە ناو بازاری کاردا هەیە بۆ نمونە ئێستا گرنگێکی زۆر بە گفتوگۆی ئەکادمی دەدرێتن لە هەموو قۆناغیەکی هەموو کۆلێژەکان دەخوێندرێت لەبەرەوەی لە ساڵانی ڕابردوو ئێمە دەبینین قوتابی کە دەردەچوو زانکۆی تەواوە دەکرد توانای گفتوگۆکردنی نەبوو توانای حیواری نەبوو بۆ نمونە کاتێک کە سیڤیەکی پێشکەش دەکرد لەوێن دەرمقابلە دەکرا نەیەتوانی بە پێی پێویست وەڵامی داواکاریەکانیان وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە بابەتی پەروەردەی فری لە پەروەردەی فری کۆمەڵێک بابەتی گرنگ بازارگەری بەشی بازارگەری کە ئێستا لە زۆربەی زانکۆیەکان مامۆستای خۆشەویست هەستت کرد بۆ دوو لە ڕووی ئەمان فریودانی ڕای گشتیە یا هەستت کرد فعلەن قسەکان بەر مەبنای خەمێک و کۆکردنەوەی زانیاریە و بەشێکە لە پلان و ئەجندای خۆیان و حیزبەکانیان بەشێک لە قسەکان ڕاستە بۆ من نەبوونی بێکاری بەڵام بەشێکیان ڕەنگە هۆکاربی بۆ وە دەستخستنی دەنجی گەنجان چونکە بەشێک لەو شتانەی لەو کێشانەی ئەوان باسییان کرد ڕەنگە ئیشی لەسەر کرابیتن هەوڵی چارەسەرکردنی درابیتن و بۆ منە لەبارەی قەرزی بچووک ئێمە ئاگادارم زانکۆیەکان بە تایبەت ئێستا زۆر گرنگی بە گەنج دەدەن و بیرۆکەی گەنجان دەدەن ساڵانە بەرهەمی بازاری کاری قوتابیان لە هەموو کۆلێژەکان لە بەشێکی زۆری زانکۆیەکان دەکرێتەوە بە وردی بە دوواداچون لۆ ئیشەکانیان دەکرێتن لۆ داهێنانەکانیان دەکرێتن و هەوڵی ئەوە دەدرێتن لە ڕێگەی کۆمپانیایەکان کە ئێستا لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی CDC زانکۆیەکان کۆمپانیایەکان خزاونەتە ناو زانکۆیەکان ڕەنگە ئەوانە ئاگادار نەبن باشە بەڵام بای ئەوەیە کە وەکو خات و پەرێز و کاکمەیسەر وەبزانام مامۆستاشە ڕاماژەی پێکرد بای ئەوەیە کە ئێمە بتوانین اعتیماد بکەینە سەر ئەم پرۆژە بچکۆلانەکە لە جامعەکە ئێمە یا مەسەلەن مامۆسا ئەوان هاتوون من وا مەزانی پەرلەمانتارەکان بۆ پۆلیسن و مجامەلەی گەنجانەکان ئەوان دەستیان خستۆتە سەر عیلەتەکە من لە بەرنامی لەگەڵ ڕەنجا چەند جار باسم کردووە هەز ناکی قسەکانی ئەوان واقعی تێڵێتەوە ئەمە ئەگەر تەماشای بەش و پسپۆڕەکان نانی کەم نەتوانم لەبەر کۆنسەپتەکەم شەڕ لەگەڵ ئەوان بکەم ئەگەر نایبنین شەڕ وا شەڕ لەگەڵ بکەم هاتوون مەسەلەن یەکێکی وەکو کاگمەی سەر نهێلی
ناوێ مجاملەی گەنجان بکە ئەڵێ ئەبێ سکێڵان بەرز بکەینەوە یەکێکی وەکو خاتون ئەڵێ بێ کارگیان بۆ دروست بکەین یەکێکی وەکو مامۆستا ئەڵێ عەدالەت بپارێزین یەکێکی وەکو مامۆستا لە هاوپەیمانی هەرێمی کوردستان ئەڵێ ئەبێ عەدالەت بپارێزین و سندوقی ئیسکانیان بۆ دروستکەین کەواتە ڕەوشەکەەوە نەخراب نییە کەوان باسەکەم بەڵێ فەرموو خۆی ناکرێ بەڵام مامۆستا من نەوێت قیمەتە زانکۆی بینەخوا بەس من پرسیارەکەی مەوێت زانکۆی مەد باش بنەم شانازی پێ بکەنم شانازی پێکەن زانکۆی تای بەس مەوێت باشتر شانازی پێکەن کاڵیتیان بەرزکەینەوە پرسیارەوەیە ئەوەندە زانکۆی خەلکریە بارگرانی لەسەر کۆمەلگەی و حکوومەتی ئەوەندە هاوکار بووە بڕێکە توێژینەوە بشێتن مەشەکلێت کۆمەلگەی و حکوومەتی حەلکەت قسەی کەسێکە سکرتێری لاوانە و ڕۆژانە مامەڵەی لەگەڵ گەنجا هەبووە لەبەر ئەوە ئەتوانم لە فرسەتێکی تریشا دەرفەتت بەمێ چونکە قسەم زۆر کرد کاتی تۆیە طبعاً سەبارەت بە سکیل و توانای قوتابیان و گەنجان ئەمن وەکو زانکۆ ئیشی زۆر باشی کردیە بۆ نمونە ئەو ساڵ 15 قوتابی لە زانکۆی سەلاحەدین لە فڕۆکەخانەی شاهانەی ئوردن 2 ساڵی خوێندنیان لەوێ تەواو کردی و گەڕاینەوە هەرێمی کوردستان بەڵێ کەواتە ئیشی لەسەر دەکرێت بە بەرنامە و بە پلان ئیش لەسەرەوەی دەکرێتن کە بتواندرێت سکیڵی قوتابیان بەرز بکرێتەوە لەبەری ئەوەی کە مەسەلەن 15 کەسی ئەکادیمی میکانیکی لە دەرەوە بهێندرێتن بۆ ئەوەی لێرە کار بکەن لە فڕۆکەخانەکان و ئەو ساڵ ژمارەیەکی دیکە لە قوتابیان دەنێردرێنە فڕۆکەخانەی شاهانەی ئوردن ئەوە یەک دوو ژمارەیە قوتابی لە بەحرێن مسر و فەڵەستین ئەو سار لە هەرێمی کوردستان بوون لە زانکۆی سەلاحەدین و بەشێکیان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بوون و لەگەڵ ئەوەشدا ژمارەیەک قوتابی زانکۆی سەلاحەدین و پۆلیتەکنیک و زانکۆیەکانی تر لە وڵاتانی دەرەوە بوون ئەمان چی بکەن مەسەلەن بۆ نمونە ئەمان کەواتە وەزعەکە هەمووی ئۆکێ و ئەمان لە پەرلەمان دابن من ناڵێ مۆزعەکە ئۆکێ بەڵام ئیش لەسەر ئەوەی کرایە گرنگی بە پێگە و بە توانای گەنج بدرێتن ڕەنگە لە ئاستی دموکراسی کوردستان یەک ڕەنگە لە کۆنسەپتی پرۆگرامەکە وەکو خۆی بڕات پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان ڕەخنە لە خۆیان ئەگرن خۆیان ئەڵێن ئەو کەم و کورتیانە کە هەبووە لە کارنامەکانە ئانەوێت چاکی بکەن زانکۆ ئیشی لەسەر هەموو ئەو کەم و کوڕیانە کردووە یان لەسەر بەشێکی ئەو کەم و کوڕیانە کردووە کە کێشەیان بۆ گەنج بۆ کۆمەلگا دروست کردووە ئەمن وەکو زانکۆی بە چیان وەسەلەن بۆ نمونە لە پلانەکانیانە سەرسان بووم بەوەی کە بەشێکیان هەم باسی کێشەکانیان دەکرد هەم چارەسەر بەڵام ڕەنگە بەشێکیان یان یەک دووەکیان تەنها هێرشکردن و باسی ئەو کێشانە بوو کە ڕوبەڕووی گەنجی بۆتەوە کێشە هەیە بێکاری هەیە نەبوونی هەیە هەڵسوکەوتی خراپی خاوەنکارەکان جا با کۆتاکەی بەجێ بێڵین بۆ خەڵکی کوردستان سوپاس وەکو مامۆستایەکی گەنجی ڕۆحسوک و زیرەک و زرنگ لەگەڵ مابووی سپاس بۆ بەربژێرە بەڕێزەکان خاتوو ببوورە خاتوو پەرێز عومەر بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 6 لەگەڵم بوو کاک هێمن محەممەد بربژێری یەکگرتوو لە بازنەی ولێر بە ژمارە 6 کاک بەڵێن عەبدوڵڵا لە حزبی زەحمەتکێشان لە هاوپەیمانی هەرێمی کوردستان بە ژمارە 2 لەگەڵم بوو مامۆستا سامان عەبدوڵڵا وەکو نووسەر هەروەها کاک مەیسەر نهێلی بربژێری پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی دهۆک لەگەڵ مابوو من هاونیشتیمانیەکەم بەڵام سوپاس کە هەستەکەم هەرێکێک لەیەوە دیدگا و ڕوانگەیەکتان هەیە هەستەکەم پێش چوونە پەرلەمان داتاسازیتان کردووە خەمخۆریەکتان تیا بینم هیوادارم هەمووتان لە پەرلەمان ببینم جارێکی تر بە خێراتن سپاس گەورەتان کردین مامۆستا سپاس ئەگەر دەرفەتم کەم داوی بەڵێن بێت تۆڵەت بۆ بکەمەوە عمر باقی بێ بەرنامەی ترمانە بێت ئینشاءالله